بە فیڕۆدانی خۆراک بریتە لەو خۆراکی کە زیاد لە پێویستی خۆت ئەمێنێتەوە زیادە ئەکرێ لەبەر ئەوە کە ئەمێنێتەوە بەکار نایەتەوە جارێکی تر و فڕێ ئەدرێ. ئەمانە ڕێژەکان وامان پێڵێ کە لە سەتا حەڤەی ئەو خواردنەی کە یەتە ناو بازاڕەوە لە سەتا حەڤەی بە فیڕۆچێ. لەم سەتا حەڤەیە سەتا شەست و دووی لە ماڵەکانایە، سەتا بیست و شەشی تەقریبەن لە شوێنی ئامادەکردنی خواردنەکان و دەرەوە ئەوانەیە، لە سەتا سیانزەی لەو شوێنی فرۆشتنەکانایە، یعنی کە زۆر جار هەیە زۆر کەس هەستی پێ ناکە ئەم فڕێدانانەی کە لە دوکانەکانە ئەبێ کە ئەگەر قسە لەگەڵ بەقاڵەکانە بکەین ئەڵێ وەڵا ئەمەنە مەسەلەن سنووقێک تەماتەم کڕی یان دە سنووقم کڕی پێنجی فرۆشرا دوو سنووقیم لێ خراپ بوو فڕەمیە، یان زۆر جار کە جاری وا هەیە مەجبورە بن تێکەڵی تازەکانیەکەنەوە زۆر جار تازەکانیش ئەبێ بەهۆی بە فیڕۆچوونیان. ئەمە وەکو یعنی ئامارە جیهانیەکان ئەمان پێڵێن. لەگەڵ ئەوەشا کە ئەگەر ئێمە بە پارە حسابی بکەین یان بە تەن حسابی بکەین 931 ملیۆن تەن ساڵانە خواردن لە جیهانە تقریبا بە فیڕۆچێ، کە ئەمە تقریبا وەکو کە حسابی بۆ کراوە طبعا لە جیهانە لە لای خۆمان ئامارەکان لە بروی ئاماری تەواویمان نییە ناتوانین بزڵبت بڵێن ئەوەنە، بەڵام بەپێی ئامارە جیهانیەکان هەموو ساڵێک 936 بلیۆن دۆلار لە خواردنی بە فیڕۆچووە ئەڕوات.